ئەولەوێتی هێمنی و ئارامی. ئەولەویەت بۆ پاراستنی ئاسایش و ئارامی شارەکانی کوردستانە، چونکە ئێرە ئەو نیشتیمانەیە کە گۆڕەپانی سیاسەت و خەباتی هەمووانە بە ئێمە و ئێوەشەوە. ئەمە بۆ هەموو کوردستان ڕاستە، بۆ زۆنی سەوز هەروەتر بۆ سلێمانیش بە تایبەتی ڕاستی ڕاستیەکانە. زۆنی سەوز و ناوەندەکەی کە سلێمانیە شوێنی دیموکراسی و ناڕەزایی وشە و بیرکردنەوە پێچەوانەکانمانە. کام زۆنە ڕۆژد خەباتی سەلبی ژێرزەمینی و نهێنی و دەمامکدار ناتوانێت باڵانس ڕاست بکاتەوە و بیهێنێتەوە تایم کە چوو نایەتەوە. ئێوە و ئێمە ئەگەر لۆجیکی فەلسەفەش بکەین، خۆتەنانەت فەلسەفەش پێگەیەکی دەوێت لێوەی دەست پێ بکەیت و دەست پێ بکەین. ئەمە چی سیاسەت و شۆڕژگەڕی و جوڵەیەکی ئاقڵمەندانەیە کە تۆ هێشتا جوڵەی داهاتوود مسوەگەرد نەکردووە و لێت ڕوون نییە کەچی شوێنی دەستپێکی خۆت لەق بکەیت؟ لەقکردنی شوێنی دەستپێکەکانی خۆت هەرگیز ناکاتە پاکردنەوە و پوختکردن و چاکسازیکردنی ئەو شوێنە. گوایە بۆ هەنگاوی داهاتوود گەرەکە چاکسازی بکەیت، بەڵکو دەکاتە ماڵوێرانی و لەدەستدان. ئەولەویەت بۆ ئارامی کوردستانە، چونکە ئەگەر ڕاست بۆیە دەوروبەر لە بەغدا تا دنیا لە خۆمان دڵسۆزترن بۆ ئێمە لەو هەموو کوردستانانەی هەیە لەمە باشتریان پێمان ڕەوا دەبینی. ئەگەر ڕاست دەکەن و خەمی کوردستانیانە، خۆ کوردستان هەر هەرێمی کوردستان نییە، هەر زۆنی سەوز و سلێمانێکی نییە. کوردستان کەرکووکی بندستی حکمی عسکەرتاری حکوومەتەکانی دوای 2017 هەر لە عەبادی تەکنۆکرات تا عەبدولمەهدی دۆست تا کازمی کە گوایە ڕۆڵەی شەرعی ڕاپەڕینی تشرینی 2019 هیچیان بۆ کەرکووک نەکردووە کە دەیانتوانی گوایە لە غیابی دەسەڵاتی کووردا شتێک بکەن و مۆدیلێک پێشکەش بکەن قەنەعەت پێکەر بێ. هەروەها سنجار و خانەقین و هەرێمی کوردستان بە ڕەسمی دانپێنراویشە، لە زاخۆ تا بەمۆ، لە قەڵات تا سەرا. ئەی بۆ کەسیان لەو گۆشانەی کوردستان ناپێچنەوە بە جۆرێک کەمێک گوزەران و کەمێک ئازادی و کەمێک کوردی تیا بحەوێنەوە. ئەولەویەت بۆ ئاسایش و ئارامیە، چونکە ئەگەر ڕێک بکەون لەگەڵ بەغدا کە یەکێتی داوای دەکا و پێش ئەم بەسەرهاتە داوای پرۆژە و هەمانجی بۆ دەکردو تا ڕۆژی جم و جۆڵە جەماوەرەکانیش داوای سەبر و پشووی شۆڕژگەڕانی بۆ دەکرد. مادام هەندێکی دیعای شۆڕش و ڕاپەڕین دەکەن بۆ تەمایی بێموچەیی و بێبوجەیی، ئەوە پشێیی و لە دەست دەرچوونی ڕێڕەبی خۆپیشاندانی حەق و ڕەوا دەبێتە مایی پێشێلکردنی ئەو کەمە گوزەران و کەسابەتەی داڕوخانی ئابووری و پەتای کۆڕۆنا بۆی لە مەڵازدایە. عینادی هەندێک لە ڕێکەوتن لەگەڵ بەغدا و گردبوونەوەی لە دەوری پرۆژەی یەکێتی بۆ لا مەرکەزی پارێزگاکان موچە و بوجەی بەم ڕۆژە گەیاند. ئیتر چۆن دەبێ هەندێک لە پەنا خۆپیشاندانی مافخوازانەوە هیلاکی کەوتنی بازاڕ و داڕوخانی گوزەران تەواو بکەن و دنیای هەمووان تاریکتر بکەن. ئەولەوێتی سیاسیش لە کایی حیزبایەتی و سیاسەتی حەریفانەشدا بۆ پاراستنی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە ئەم زۆنەی دابین کردووە و پاراستوێتی و دەیپارێزێ. هێزە ئیسلامەکانی لێدەربچێ کە ڕەوتێکی سیاسی و فکری جیاوازن، بەشی هەرە زۆری هێزەکانی کە لەم دەڤەری سەوزە لەدایک بوون و بەئاستی جیاجیان ناڕازین و زیز و تووڕەن هەمویان لە پاڵتۆکەی یەکێتیەوە دەرچوون. ئەگەر شتێک لە یەکێتی بوون و پەرۆشی گشتی فەزای یەکێتی لە بەرپرسەرەتیان تیاماوە، ئەوە لەگەڵ یەکێتی زۆنەکە دەپارێزن و بە ستایلی خۆیان ئارامیەکەی پەرە پێدەدەن. ئەگەریش نایکەن یان خاوە خاون تیدا، خۆیەکێتی هێشتا لە کایەکە ماوە، خۆی ئەو ئەرکاگرێتە ئەستۆ وەکو تا ئێستا بە پشوو درێژی سیاسی گرتوێتی ئاستۆی. دوای هەڵسەنگاندنی دەربەستانی کارەکانی لیژنەی باڵای ئەمنی وەک دەستگایەکی حکوومەتیش ئەو ئەرکە سیاسیە بە تەکبیر و ڕاوێژی زیاتر پەرە پێدەدات.